قساکەین لەسەر ڕۆژی جیهانی مێرووی با بڵێن هەنگ لەبەرەوەی کە یەکێک لەو مێرووە هەر گرنگانەیە کە بەشێکی زۆری تەنانەت ئەو خواردانەیە کە ئێمە ڕۆژانە ئەیخۆین قەرزداری بوونی ئەم مێرووە و ئیشەکان و چالاکیەکانی ڕۆژانەین بەڵام بەداخەوە لەگەڵ ئەوەی کە ئەمە نەگرینگە بۆ ژیان و بۆ بازنەی ژیان بە شێوەیەکی گشتی بەڵام لە ئێستای مەترسی تەنانەت لە ناوچوونی لەسەرە هەر بۆیە ئەم چەند ساڵی کۆتاییش هەوڵێکی زۆر هەیە هۆشیاری بدرێت بە هاوڵاتیان و بەتایبەت بە هەنگاوانەکان بۆی کە زیاتر هەنگاوەکانیان چڕ بکەنەوە لەسەر پاراستنی ئەم مێرووە جا ئێمەش قساکەین لەسەر گرنگی ئەم مێرووە ئەوەی کە وە چی بکرێت بۆ پاراستنی لەسەر ئەم تەورا دوێن بە میواندارەتی بەڕێز سیروان ئەبوو بەکر شارەزای بواری هەنگ و هەروەها هەنگەوان و یەکێک لە دامەزرێنەرانی کۆمەڵی هەنگەوانانی کوردستان کاک سیروانگیان سڵاو لێبێ زۆر بەخێر بێت ژیانتان باش لەوە با دەست پێ بکەین خۆی ڕۆژێکی وەکە ئەمڕۆ لە چیوە هاتووە بەڵێ ئەمڕۆ 25 بە هەر بە دەقیقی بە ئامار قسە بکەین 290 ساڵ لەمەوە پێش لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا یعنی لە ساڵی 1934 زاینیدا ئەنتۆن جانسای کەسێک بووە کە بیرمەند و شارەزایەکی بواری پەروەردەکردی هەنگ بە شێوەیەکی زانستی لە وڵاتی سلۆڤانیا لەدایک بووە ئەم کەسە بە سوار چاکێکی بواری پەروەردەکردنی هەنگ و هەنگداری زۆر بەناوبانگ بوو لە سەردەمی خۆیدا چەندین جار لەناو کۆڕ و کۆبوونەوە و خەڵکی شارەکەی و دیهاتەکانە قسەی کردو بۆ خەڵک جویان لێگرتووە کەسێکی ناسرااو بۆ لەو بوارەدا خۆی ماندوو کردو و خزمەتێکی گەورەی کردووە لە ساڵی 2017 ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان بیریان لەوە کردەوە ڕۆژێک دانێن بە ڕۆژی هەنگ چکە هەنگ ئەم ڕستێتە بازەکەم زۆر گرنگە هەنگ بە قەبارە بچووکە بەڵام بەخشنەرێکی گەورەیە لەسەرەوە گرنگێکیان پێداوە ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان لە ساڵی 2017 بڕیاریدا ڕۆژێک دانێ بە ناوی ڕۆژی جیهانی هەنگ و بڕیاریاندا بە زۆرینەی دەنگ ڕۆژی 20 ئایاری هەموو ساڵە بکەنە ڕۆژی جیهانی هەنگ ئەمە گەڕاوەتەوە بۆچی بۆ ڕۆژی لەدایکبوونی ئەنتۆن جانسای خەڵکی سلۆڤانیا و دوای ساڵێک لە دوای 2018 یعنی دوای ساڵی 2017 ساڵی 2018 بەڕسمی ئەم بۆنەیە کراوەتە ئێستا بەردەوامە خۆشبەختانە زۆر باشە بەردەوامە بین لە گفتووەکانمان هاوکاران لەگەڵەوەی لە ئەمڕۆ ڕۆژی جیهانی هەنگە راپۆرتێکیان بۆ ئامادەکردوین لەگەڵ قسەکانی کاک سیروان با زانیاری زیاتریش لەم راپۆرتە وەرگرین فەرموو هەمومان پشت بە مانەوەی هەنگەبەستی ئەمە دروشمی ئەم ساڵی ڕۆژی جیهانی پاراستنی هەنگەکانە کە ساڵانە ڕۆژی 20 دەردیاریکراوە تا لەم ڕۆژەدا هەمووان لە مەترسیەکانی ڕوبەڕووی سووڕی ژیانی هەنگەکانە بێتەوە هۆشیار بین هەنگەکان لە سروشدا خزمەتێک پێشکەشەکان هاوتا و هاوشێوەی نییە کە بەرپرسن لە پەڕاندنی لە 180 ڕووەکە گوڵدارەکان و لە 175 درەختە بەردارەکان و چەرەس و سەوزەکان بۆیە هەنگەکان هەموو ناوچەکانی جیهانیان کردووە بەنشینگەیە لە بیابان و دارستان و تەنانەت ناوچە بەستووەکانیشدا دەژین هەنگ بە یەکێک لە مێرووە سوودبەخشەکان دادەنرێت کە ڕاستەخۆ بەشدارە لە پاراستنی ئاسایشی خۆراکی جیهان هەر بۆیە گەشەپێدانی بەردەوام بە ژیانیان و پاراستنی ئیکۆسیستمی ژیانیان وای کردووە لە جیهاندا ڕۆژێک تەرخان بکرێت تا هەمووان هۆشیار بن لەم مێرووە سوودبەخشەی لەم قۆناغەی ژیانی مرۆڤایەتیدا هەڕەشەی لە ناوچوونی جۆرەکانی بەهۆی مرۆڤەوە سەدان جار زیادی کردووە ناهاوسەنگی لە بەرهەمێنانی بەرهەمە خۆراکیەکان و بەتایبەت پشت بەستن بە تاک بەرهەمی و گۆڕانی کەشوهەوا و مادە قڕکەرەکانی زەویە کشتتوکاڵیەکان و بەرزبوونەوەی پلەی گەرمە لە هەرە مەترسی دارترین هەڕەشەکانن کە ڕوبەڕووی سووڕی ژیانی هەنگەکان بوونەتەوە لەسەر ئەنسەری جیهاندا جۆرەکانی هەنگ ژمارەیان بە ڕێژەیەکی مەترسیدار کەم بۆتەوە بە شێوەی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ مرۆڤ کاریگەری خراپی لەسەر کەمبوونەوەیان دروست کردووە مەجگە لە دیاردە سروشتیەکان و بڵاوبوونەوەی نەخۆشی و گۆڕانە خێراکانی کەشوهەوە
پێشنیار و چارەسەرەکانیش بۆ کەمکردنەوەی مەترسیەکانی ڕوبەڕووی هەنگەکانە بێتەوە لە چەند چارەسەرێکدا خۆی دەبینێتەوە کە ئەوانیش چاندنی ڕووەکە گوڵدارەکانە بە درێژایی وەرزەکان بۆ بەدەستێنانی زۆرترین بڕی تۆ و شیلە بە بەردەوامی. هەروەها پەرەپێدان بە هەمەجۆری بەرهەمێنان لە زەویە کشت و کاڵیەکاندا بە مەبەستی گەڕانەوەی هاوسەنگی لە زەویە کشت و کاڵیەکاندا. پێشنیارێکی دیکەش دەستەبەرکردنی نشینگەی گونجاوە بۆ دروستکردنی لانەی هەنگەکان وەک قەدی درەختی وشک بوو یان دروستکردنی لانە و ماڵی تایبەت بە هەنگەکان. دەستخۆشی بۆ هاوکارانمان بۆ ئامادەکردنی ئەو راپۆرتە کاکسیوان نەبینی کە لەگەڵ هەموو تایبەتمەندیەکانی و لە جیهانە بە گشتی گرنگیەکی زۆرە درێ بە هەنگ و کەسی شارەزا لەم بوارە شاکارەکە بابێنە لای خۆمان تا چەند هەنگ بە گرنگیەوە سێرەکرێت بەڕێستان وەکو یەکێک لە دامەزرێنەکان وەکو هەنگەوانێک وەکو شارەزایەک و تا چەند کارکراوە لەسەرەوەی کە ئێمەش بتوانین هەنگێکی باشمان هەبێ و خۆمان خاوەنی بەرەبوومی هەنگوینێکی باشیش بین. بەڵێ سەرەتا باسی هەنگی باشت کرد طبعاً هەنگەکان جۆریان زۆرە 20,000 جۆر هەنگ هەیە هەنگەیە تەنها هەڵاڵەکەەوە دەکاتەوە بە شێوەی تاک دەژی ئەمەی ئەمڕۆ ئێمە قسەی لەسەر دەکەین ئەم هەنگەیە کە بە شێوەی کۆلۆنێل یعنی بە شێوەی پورەیەکی زۆر یا مستعمەرەیەکی زۆر دەژی بە مەجموعەیەکی گەورە شانشینیان هەیە شانشینەکانیان پێوەژی ئەم هەنگانە طبعاً لە ڕووی ئابووریەوە گرنگێکی زۆری هەیە من خۆم راپۆرتێکم لە ڕووی ئابووریەوە ئەوان وەکو پشتی ئابووری پێشکەش کردو کاتی خۆی ئەم هەنگە چەندین سوودی ئابووری گرنگی هەیە لای خۆمان خەڵک وەڕاهاتەوە کە سەیری هەنگەکەی نەسەر هەنگوینمان بێتەوە هیچ خیاڵمان بەلای شتی ترە ناچەڵێن هەنگوینی هەیە بەڵام شتی زۆر بە نرختری هەیە ئەوە دوایی بە وردەکاری دێنە سەری ئێمە کۆمەڵی خەمخۆری هەنگ بە سوپاسەوە هەموو ئەو برا و خوشکە بە ڕێزانم کاتی خۆی لە کۆتایی نەوەنەوە هەوڵماندا ڕێکخراوێکی هەنگەوانی دروستکەین لە کوردستانە وەکو وڵاتانی تر و شوێنانی تر طبعاً وڵاتانی تر لە 1800ەکان و لە 1900ەکانەوە هەیەانە ئێمە ئێستا زۆر دواکەوتوین ئەم ڕێکخراوە زۆر هەوڵماندا 20 کەس کۆبووینەوانێک کە هەر 20مان دامەزرێنەری ئەمانەی لە خوشک و برا پێکاتە بووین کۆمەڵێ برا و خوشکی بەڕێز ئەم ڕێکخراوەمان دروست کرد ئەوە بوو لە بیدایەتی ساڵی 2001 توانیمان ئیجازە وەرگین بە فەرمی یعنی ڕێکخراوەکەمان ئیجازە بۆ کراو بووین بە کۆمەڵی ئەو ناوی کۆمەڵی پیشەوەرانی هەنگە بوو ئێستا لە کۆنفرانسی دووماناوەکەمان گۆڕیەوە بە کۆمەڵی هەنگەوانانی کوردستان ئێمە هەوڵێکی باشماندا وەکو هەنگەوانەکان وەکو دڵسۆزانی هەنگ بۆ ئەوەی ئەم بوارە کە پشتگوێ خراوە بەڕاستی بتوانین گەشەیەکی پێ بدەین و بە شێوەیەکی زانستی هیم بکەین هەوڵمان زۆر داوە مەسەلەن هەوڵمان لەگەڵ حکومەتداوە لەم ئەخیرانەیە لەگەڵ وەزارەتی کشتتوکاڵ بە تایبەتی ئێشەکەی ئێمە کۆنتاکتی لەگەڵ وەزارەتی کشتتوکاڵ هەیە و لەگەڵ وەزارەتی ناوخۆش هەیە لەگەڵ وەزارەتی کشتتوکاڵ هەوڵمان داوە ڕێگری لە کۆمەڵەشت بکرێت کە مشکیلەن ئەرقەلەن دێنە سەر ڕێگای هەنگەوانانی کوردستان و بەرهەمی کوردستان یەکێک لەوانە مەسەلەن هێنانی هەنگی نخۆشە هەنگ ئەم وڵاتانی دراوسێمان هەنگمان پێ دەفرۆشن ئەو هەنگانەی کە پێمان دەفرۆشن دڵنیا بن یعنی ئەمە یاسای ئابووری وایە هەنگی چاکت پێ نافرۆشە هەنگی خراپت پێفرۆشێ بۆی هەموو ڕۆژە هەنگی تۆ بمرێ و جارێکتر پێت بفرۆشێتەوە هەنگێکی باشت پێ نافرۆشێتەوە ئینتاجێکی باشت هەبێ و بۆ خۆتەوە بەرهێنام بکەیت و جارێکتر هەنگوین و هەنگ لەو نەکڕیتەوە ئەمە ئاوایە ئەمە یەک دوو هەنگوینی خراپ دێتە وڵاتەکەمانەوە چەندین جار ئێمە هەتا ئەمانە چارەسەر دەکرێن لە هەموو کەناڵەکان و لە هەموو کۆنگرەکان و لە هەموو بەریەککەوتنەکانمان لەگەڵ بەڕێزانی وەزارەتی کشتتوکاڵ و لەگەڵ حکوومەتە ئێمە ئەم قسانە دەکەینەوە هەتا ئەمانجانەمان دێتە دی ئەمە زۆر گرنگە مەسەلەن ئێستا یەکێ لە مشکیلەکان ئەوەی کە جەنابەت باسیەکەی کێشەی هەنگ لە وڵاتی ئێمە کێشەکانمان یەکێک لەو مشکیلانەمان ئەوەیە کە حکوومەت ناتوانێت دەرمانێکی باشمان بۆ بێنێ بۆی ئافات و نەخۆشیەکانی هەنگی پێ چارەسەرکەین یەک نمونە دێنمەوە لە فترەی قەراری 1986 فترەیەکی زۆر گرنگ بوو بۆ هەنگ لە وڵاتی ئێمە کە ڕێکخراوی UN ئەو کاتە عێراق ما بوو طبعاً
لە زمانی سەدامە ئەو قەرای 1986 بە 6 مانگ بای 2 میلیارد دلار شت دەکرا بۆ عێراق و خواردن و پشتگیری ئۆمانە لە کارتی کشت و کاڵەکەیدا زۆر گرنگی درا بە ئاژەڵە و بە تایبەتی بەهنگ سندوقی باش دەرمانی باش تعلیماتی باش دەورەی باش دەکرایەوە لە وڵاتەیە یعنی بە تایبەتی ئەوە گەشەیەکی گەورە بوو هەنگاوێکی زۆر باش بوو کەنرا و خۆشبەختانە ئەوانەی کە زۆر شارەزان بەخۆشمەوانێ ینی لەو کاتەوە توانیمانە شتێک هەڵچنین و هین بکەینەوە ئێستا خەلەلەکە ئەوەیە مەسەلەن بڵێن بۆ نمونە حکوومەتی خۆمان حکوومەتی هەرێمی کوردستان کە خۆی ناتوانێت پاڵپشتیمان بکات بە دەرمان و کۆمەڵێ پێداویستی باشی هەنگ بەڵام لەولاوە بەعکسەوە بازرگانمان هەیە بازرگانەکان ڕێگایان هەیە ئەم شتانە دێنن ئەمانیش شتی باش ناهێنن مەسەلەن بۆ نمونە باسی هیچ نەکەین باسی دەرمان بکەین چکار دەرمان هەنگیش مێرووە مێروەکانی وەکو مرۆڤ و هەموو شتەکانی تر تووشی ئافات و نەخۆشی و چەندین جۆر نەخۆشی جیاوازیان هەیە ئەو دەرمانی کە دێتە ناو بازاڕەوە مەسەلەن بۆ ناو بازاڕەکانی هەرێمی کوردستان ئەو دەرمانەکان باش نین بەژێر کوالیتی کۆنتڕۆڵێکی زۆر باشە تێناپەڕێ هەیەانە نەک هەر باش نیە زیانی تریشی هەیە لاوەکی بۆ سەر هەنگەکان ئەمانە هەموو ئەرقەلەن کە دروست دەبن بۆ هەنگەوانن یعنی پێویستە حکوومەت بێتە سەرخەوت و ئێمە لە هەموو کەناڵەکانەوە لە هەموو شوێنەکانی خۆمان لە هەموو چاوپێکەوتنەکان لەگەڵ بەڕێزانی حکوومەت و بەرپرسانی بەو کارێ ئەمە قسانە دووبارە دەکەینەوە ئەمانجەکەمان دێنی نەدی بەڕاستی ئەوەش مافی خۆمانە ئیشەڵڵا کە گوێتان لێ بگیرێ جا باسی ئەوەت کرد ئێوە هەنگەکان ناچارن لە وڵاتانی ترەوە بیکڕن بهێنن بە هەرێمی کوردستان ناچار نین هەندێک شت هەیە ئەمە بازرگانیە سەیریکە ئەفم کە پرسیارەکەم پێ بڕی لە تیجارەتە ئەمە فەلسفەی اقتصادە لە تیجارەت چی ئامانجە ڕەبحە من شتێک ئەچم تیجارەت بە شتێکەوەکەم بۆی قازانجم دەستکەوێ ئەمە کۆمەڵی بازرگانن بەڕاستی بازرگانی خراپ کە ئەیانەوێت ئەمە بکەن ئەمە ئەوە نییە مەسەلەن بڵێن بۆ نمونە ئێمە مەجبور بین لە وڵاتی خۆماندا بە یەک شت بیرمان نەچێت کاتی خۆیەتی بیڵێم ئەم وڵاتی ئێمە نیشتیمانی هەنگە یعنی ئەو پرسیارت لێ بکەم هەزاران ساڵە هەزار جۆری هەیە وایە بەڵێ لای خۆمان چی ئایا هەنگی خۆماڵی هەنگێک نییە ئێوە زیاتر لەسەر بەروبوومی کار بکەن بەڵێ ئێمە هەنگی خۆماڵی یعنی ساڵانە مەسەن وتمان 20,000 جۆر هەنگەیە ئەو جۆرە هەنگی کە لە وڵاتی خۆماندایە بە هەنگی خۆماڵی ناوبراوە ساڵان دوو جۆرمان هەبوو هەنگە ڕەشەمان هەبوو لەگەڵ هەنگە زەردە زەردەکە پیانگوت هەنگی مەڕ ڕەشەکە پیانگوی هەنگی بزن بزنەکە زۆر هار بوو بە خەڵکیەوەدا یعنی شەڕەنگێز بوو بەڵام لە هەمان کاتا بەروبوومێکی زۆر باشی بوو هەنگوونێکی زۆر باشی کۆ کردەوە چالاکتر بوو ئێستا ئەم وڵاتی ئێمە نیشتیمانی هەنگە یعنی هەزاران ساڵە لەم وڵاتەیە هەنگ لەم ناوچەی ئێمەدا ژیاوە هەنگ لە کلۆری دارە پێشتر پێشوەی مرۆڤ دەستەمۆی کاوماڵی کاوپەروەردەی کات لە کلۆری قەدی دارەکانە ژیاوە و لە کونی بەردەکان و شاخەکانە ئەمانە لە بیابان ناکرێ ئەم شتانە ئەمە لە وڵاتی ئێمە کە ئەم ناوچە شاخاوێنەیە لە پێنجوێنەوە دەستەکە شار باژێر ڕەو ئیتر ئەم منتقانی سلێمانی قەرەداخە و دەربەنی خانەوە تا چێتەوە پشدەر و بادینان و هەروەها بۆ پارچەکانی تری کوردستانیش یعنی بە شێوەیەکی گشتی هەموو پارچەکانی کوردستان ئەمە ئێمە پێویست دەکا مەسەن ئەو جۆرەی خۆمان گەشە پێ بدەین ئەو جۆرەی خۆمان لەگەڵ نیشتیمانەکەی خۆی لەگەڵ ئاو هەوا خاک ژینگە ڕاهاتووە ینی گەشە بۆ بدەین ڕاستە شتی باشتر هەیە بەڵام ئێمە ئەو شتە باشانی کە دێن بڕوا بکەن بە پارەی باش بە پارەی باشیش دەستمان ناکەون شتی خراپمان بۆ دێ بۆیە ئێمە تەکید لەسەرەوە دەکەینەوە هێنانی هەنگی خراپ لە دەرەوە دەبێت بچێتە ژێر فشار و چاودێریی توندی حکومەت ئەوەش بە وەزارەتی داخلی یەکرێ بەڕاستی زۆر باشە باسێکیەوە بکەین کە مادام ناوچەک نیشتیمانەکەی ئێمە نیشتیمانی هەنگە لەبەرەوەی کە ناوچەی شاخاویە پێ خەڵکەوتێ جوگرافیوە بەشێکی ژیانی هەنگەکانش لەو ناوچانن با لە جیاوازی شوێنەکانەوە بۆ نمونە ئایا هەنگ لە گەرمیان بەخێوەکرێ هەنگ بۆ نمونە لە ناوچەیەکی شار باشەر کە ناوچەیەکی شاخاوی ئەوەیە و فێنکترە ئەم بەپێی فێنچی و گەرمی شوێنەکان جۆری هەنگەکانی ژە کۆڕێ کاکسیروان جۆری هەنگەکان ناسەیریکە ئەو هەنگی کە لە کوردستان و عێراق دەژی و لە ئێرانیش و لە سووریا و لە ئەردنیش ئەم جۆرە هەنگە هەموو یەک جۆرە پێڵێن ئەپی میلیفیریا ئەم جۆرە هەنگە تایبەتە بە ژینگەی ئەم ناوچەیە هەنگی تریشمانێ ئێستا لە تورکیا هەنگەکان دراوسێشمان هەنگی ئەپی میلیفیریانی هەنگی قەوقازیە جۆرێک لە هەنگی ترە بەخێو دەکرێت و پەروەردە دەکرێت تاوان لەوێش گرنگیەکەی منەوەی کە تێبینیم کردو سەرنجم هەیە لەسەری ئەوانە وەکو لێکۆڵینەوە بەدەوەدا چوون زۆربەی زۆری کوردستانەکەیەتی باکووریش کە هەنگ بەخێوەکەن و پەروەردەیەکەن من چەندین هاوڕێشم هەیە لەوێ ناسین هەنگ لە گەرمیانیشە ئەبێ بەڵام بەقەت کوێستان ئیسفادەی لێ ناکەین ئێمە خۆمان من هەنگم لە کوێستانە و لە شار باژێڕە لە زستانانە هەنگەکانمان دەبینە گەرمیان لە زستانە ئەمە ئیسفادە لە گەرمیانەکەی من ئەم شۆ سعات 12 هەنگم بار کردو بۆ زانیاریتان ینی بۆ بە پەلەپەل فریا بەرنامەکە کۆم هەنگم بردوەوە بۆ ماوەت دامناوە هەنگ دەبێت گەرمیان و کوێستان بکە
ئەمە یەک دوو بەڵام ئەو ژینگەیە کە ئێمە باسیەکەین ئیسفادەی تیاکەین بۆ هەنگەکەمان دەمانەوێت هەنجوین کۆکەینەوە. ئەم گەرمیان و کوێستانە پێڵەن دوو بەهار ئەو دوو بەهارە لە چیوە هات؟ دوو بەهاری ناودنەی نە هەر خۆمان لە کوردەواریە پێڵێن گەرمیان و کوێستانی ئەیبینە گەرمیان و دوای ئەیجەڕینەوە بە کوێستان. دوو بەهار شوێنێکە مەسەلەن وەکو ئەم ساڵ لە بیدایە تا بەهار خۆش بوو دوای فترێک سەرما بۆ بەهار زیندوو بۆ دوو بەهارە. ئەم بەرهەمەی ئێمە ئەم ئینتاجی ئێمە ئینتاجی گەرمیانیشمان هەیە چکار ڕووەکەکانی گەرمیان جیاوازترن لەگەڵ ڕووەکەکانی ناوچە شاخاوەکانی خۆمان. ڕووەکەکانی گەرمیان جۆرێک گوڵی تری هەیە و جۆری ڕەگەزی خاکەشی جیاوازە ئونسوری توربەش دەور هەیە لە تەسیرات چکە هەنگ لەسەر چیەژی هەنگ لەسەر گوڵەژی ئەو گوڵە لەسەر شوێژی گوڵ لەسەر خاگەژی ئەو خاکە ئونسوری خاکەکە دەوری هەیە مەسەلەن ئەو گوڵەی تەماتەیەک بۆ نمونە لە شارە زۆر بیکە لەوانەیە جیاوازیە بێت ئەو تەماتەیە لەگەڵ ئەو تەماتی تۆ لە کەلار و باوەنوورێکیت و ئەوانیش جیاوازیان هەیە لەگەڵەوەی کە تۆ لە شار باژێر و پشت دەرو بیتوێنێکی ینی ئونسوری خاک ڕگەزی خاک زۆر گرنگە تەسیری هەیە و هەمان کات تأثیری لاوەکیشی هەیە بەس ئێمە ئیسفادە لە گەرمیانی ژەکەین وەکو خۆمان چەندین ساڵە قەدیم ئەوانە نەبووە من خۆمێکێک بووم لە سێ چوار کەسەکانی سەرەتادا کە هەنگمان بردوتە گەرمیان لە زستانە لە گەرمیان داێنین لە بەهارە زووتر گەشەیەکە پەروەردە بێ و بەهێز دەبێ کاتێک کە موسمی یان وەرزی کوێستان دەست پێ دەکاتەوە تۆ هەنگێکی بەقووەتی بەهێزت هێناوەتەوە و جمهورێکی باشی هەیە و لە جیاتیوی ڕۆژانە مەسەلەن بڵێن بۆ نمونە 100 گرام هەنجون کۆکات 200 گرام کۆکاتەوە ئەوە ئیسفادە لە گەرمیان ئاوا دەکەین بەس وەکو مەوتنی ئەسلی وەکو نیشتیمانی ئەسلی نەخێر هەنگ لە گەرمیانە لە بیابانە ناژی لەبەرەوەی هەنگ خۆی عادەتی وایە پێش ئەوەی بەخێویکردن وەکو ئاماژەم پێکرد لە کونی قەدی دارەکانە کە کلۆرەداری پێڵین لەگەڵ کونی شاخ و بەردەکان ناژیاوە ئێستا ئەو شارباژاری خۆمان لە داهانش لە هەزاران شوێن دارەکان هەنگی تێدا من هەر لەناو باخی خۆمان دار هەیە هەنگی تیا بە شێوەی سروشتی دڵم نایە بڕم لەبەر دارەکە و لە ناوچە شاخاوەکانیشمان مەسەن لە منطقەی شینکایەتی لە کوونەبەردەکانە هەنگێکی زۆرمان هەیە کە ئەمە ناتوانین ماڵیان بکەین و ئاسین و دەستمان پیان ناگە لەبەرەوە ئەمە بۆ خۆی بە شێوەیەکی خۆرسک سروشتی لەو شوێنە دەژی پێویستە ئێمە گەشەی پێ بدەین نابێ ئەم بەرهەمە بەڕاستی ئەم بەرهەمە جوانە فەرامۆش بکەین چکە خۆی بە تەبیعی دەژی پێویستە تۆ یعنی گەشەی پێ بدەیت خۆی کاکسیروان یەک بابەت لەبارەی هەنگەوە بەرچامکە زۆر سەی بوو بەڵامەوە ئەڵێ ئەم گۆڕانکاریانەی کەش و هەوا ئەوەی کە پلەکانی گەرما خەریکە بەرەو بەرزبوونەوە ئەڕوا ئەوەی کە هەوا پیس بووە کاری کردوتە سەر ژیانی هەنگەکان بۆ نمونە پێم وایە بە پیسبوونی هەوا و ئەکات ئەمان گوڵەکان نەتوانن ئاسانتر بدۆزنەوە بە بۆنکردنەکە ئایا لای خۆمان کە ئێستا ئەبینین بوومنا ئەم ساڵ لەخوا بەزیا بە بارانێکی باش باری وە سەر سەوز بۆ دەرودەشت ئایا ئەم گۆڕانکاریانەکە لە وڵاتانە هەیە بەرۆکی هەنگەکانی خۆمانی گرتۆ یان ئەتوانین بڵێن شکری خوا لەوانەیە کەمتر بووە کاریگەری لەسەر ئەمان بێبەش نین بەرۆکی ئەمەشی گرتووە ژینگە هەمووی گۆڕاوە مەسەلەن هەر بەرگە هەوای گۆی زەوی گۆڕانکاری گەورەی بەسەراتەوە بەتایبەتی ئەم ناوچانەی ئێمە ناوچەکانی خۆرهەڵاتی ناوەڕاست ئەوانە پیسبوونی ژینگە کاریگەری ئاوهەوا لە ڕووی سروشتی ئەمان هەموو کاریگەریان هەیە بە خراپ و بەچاک ژینگەکەمان باش بێت باران زۆر بێت بارانیش زۆر بێت جاری وایە خراپ ئێستا ئەم ساڵ باش بوو یان نەبوو ئەم ساڵ هێشتا با من باسی ئەو تەمەوە هێشتا هەنگوین کۆنە بۆتەوە لای ئێمە و لە سلێمانی بۆ سەرەوە منطقەی سلێمانی هەتا چێتە شار باژێر پشدەر پێنجوێن هەتا ئێستا هەنگەکان بپشکنە هەنگوینیان تیانە بەس توانیوانە بەسکێکی زۆر بکەن هێستا یعنی ئێستا ئەم کاتێ ئێمە قسەی تێدا دەکەین وەرزی کۆکردنەوەی هەنجوین دەستی پێ نەکردووە لە ناو هەنگە لە ئێستا بۆ دواوە دەست پێ دەکات وەرزی کۆکردنەوەی هەنگوین هەتا ئەو ناوچانەی کە کشتتوکاڵی دەستکردی کەمتیایە هەتا دا بۆ 15 ئێمە ئیسفادە لەکەین مەگەر کوێستانە زۆر بەرزەکان کە فێنکترە ئەو گوڵانی کە لێ دەڕوێ ئەو درەخت و ڕووەکانی کە دەڕوێ گوڵی هەبێت لەمە دوا چاوەڕێ ئەوەی بزانین ئینتا چۆنە بەڵام بە شێوەیەکی گشتی کاریگەری خۆڵبارین بەرزبوونەوەی پلەی گەرما ئەمانە هەمووی تەسیری هەیە ئەمە سروشتین مەسەلەن کاریگەری بارانی زۆر سروشتێت خراپە تەسیری هەیە وشکە ساڵی تەسیری هەیە ژینگەی بۆ دروست نابێت و ڕوەک ناڕوێت گوڵ نابێت ئەجا بابینە سەر کاریگەریەکانی ژینگەیی بەڵام لە ڕووی دەستکردەوە بۆ نمونە پیسبوونی ژینگە زۆربوونی معمەلەکان نەبەستنی فلتەر بۆ دووکەڵەکانیان لە هەمووی خراپتر دەتوانین بۆ معمەلەکان ئەو ئیشە چاکەیە توانی حەلیکەی فلتەر دانێ بۆ معمەلەکان بەڵام ملوێنە سیارە لەم شارەدایە فلتەر بۆچی دانێ بنزینە سووتێنی گازە سووتێنی دووکەڵ بێت لە هەمووی خەتەرتر وەلیدا یعنی حکوومەت کە نەهاتوە کارەبای وڵاتەکە چاکە لەولاوە زەرری لە هەنگیش داوە
هەموو گەڕێکت نییە دومۆلی دە سێم وەلێتیانە ئەو گازە ئەسووتێ پاژماوەیەکی خراپ و هەمووی گازی سیانید و CO2 و مۆکسیدی کاربۆن ئەوانە ڕێژێ ئەوانە ژینگە خراپ ناکەن ئەمانە هەموو ژینگە خراپ دەکەن بەڕاستی یعنیەوە ئەمایان دەستکردە یعنی دیاردەی ژینگەیە بەڵام لە دەستکردەکانەوە مەسەلەن بهین کردنی لە وەرگا سروشتەکان و شوێنە گەشتیارەکان کردنی بەخان و vێلا و داپۆشین ئێمە لە سەوزایی کەم ناکەیتەوە هەنگ لەسەر چیەژی وتمان لەسەر ڕۆگەژی ئەمانە هەموو کاریگەرین و ژینگەیە بەڵام کاریگەری دەستکردە کاریگەریە دەستکردەکە خەتەرە و ترسناکی زیاترە وەک لەوەی کاریگەری سروشتیە یاڵا لە ساڵێکە 2 ڕۆژ خۆڵباران بوو تاو هیچ مشکلەیەکی نییە بەڵێ خۆڵباران ئەو جناوت باست کرد و کاریگەری هەیە شیلەی گوڵەکان گوڵ لەکوێدا هەنگ لەسەر گوڵ دەژی هەنگ تەعاملی لەگەڵ گوڵە یعنی شتێکی زۆر جوانی هەڵبژاردەوە خەڵک ئەوەنێتەوە بێت تەعامل لەگەڵ گوڵکەی و شتێکی جوان هەڵبژاردە گوڵ جوانە لە بینی گەڵا ڕەنگا و ڕەنگەکاندا ئیفرازاتی شیلە هەیە شیلەی ڕووەکەکان ئەم شیلەیە بەیانیان و شەوانە کە دەری ئەدا بە ڕۆژیش دەری ئەدا بە سنگەکە کۆیەکاتەوە بەیانی ڕێژێکی زۆری تێدا ئەگە خۆڵباران بێ ئەو شیلەیە خست دەبێتەوە شیلەکە وشک دەبێتەوە خۆڵەکەی چێتە سەر پیس ئەبێت ئەمانە هەمووی کاریگەری نەرێنیان هەیە کاریگەری خراپیان هەیە لەسەر بەرهەمی هەنجون و لەسەر ژانی هەنگەکە زۆر باشە من وەکو دوایین پرسیاری خۆم ئێستا کە وەکو بەڕێزە ئاماژە و پیاگەرێتتر دەست بکرێ بە کۆکردنەوەی هەنگوین بۆ مانگی چەند ئەم ئینتاجا بێتە بەردەست و ئێمە بتوانین بەروبوومی خۆماڵی خۆمان بەکاربێنین ئێمە عادەتەن لە دەی حەوت بۆ دواوە من هەموو ساڵێک کردومە بە یاسا لە 10 بۆ 15 حەوت هەتا 20 حەوت لەماوە ئەو دەڕۆژە دەزەکەم بە هەنگ بڕین هەنجوین دەردێنی لە هەنگەکانمان بۆ خۆی لە زۆربەی وڵاتان هەنجوین بە 2 وەرز دەبڕدرێ ئای نزیکەی 2 مانگ کەمتری پێ دووبارەکەی جناوە بەڵێ نزیکەی 2 مانگی پێچێت چونکە ئێستا لەم کاتەوە دڕکەکان وا تازە خەریکن پێگەن ئێمە وامان لێ هاتۆ دڕکانی ژەناسین بەهۆی هەنگەکانمانە چکات چاوەڕێ متابعەکەین دەمانەوێت دڕک بناسین ئەو دڕکە کامیان گوڵی زۆرە کامیان ئێستا من لە مۆبایلەکەی خۆمە من شاخەوانی یەکەم لە شاخیش سەیری گوڵەکانەکەم زام کام گوڵە زۆر هەنگە چێتە سەری یعنی هەمووی بە تەسویری یەکەم بە ڤیدیۆ لە قەتی زۆر جوانە مەسەن لە ئینکلۆ یاداش کردو لای خۆم ئەم فترەیە فترەی گوڵە ئەم ماوەیە ماوەی گوڵە ڕاستە پێشتریش ماوەی گوڵ هەبووە ئەمەی هەتا ئێستاش ماوەی گوڵ هەبوو توانیویانە هەڵاڵە و ئەمانە کۆکەنەوانێ ئیسفادەی لێکن بۆ خۆراکیەکان و شیلە کۆکەنەوە بەڵام لە ئێستا بۆ دواوە ڕێژەیەکی بێشوماری زۆری گوڵ دروست دەبێ بە تایبەتی گوڵی ئەو ڕووەکانەی کە پێیان دەڵێن چقڵ و دڕک ئەوانە خاوەنی شیلەیەکی زۆرن و زۆریش دەمێنەوە مەسەن جۆرە دڕکێکمان هەیە لەوانەیە هەفتەیەک تا 10 ڕۆژ گوڵەکەی بمێنێتەوە بەردەوام گوڵ دەرەکا بەردەوام گوڵ دەرەکا ئێوە زۆرە بۆ شیلە ئەو باشە مرۆڤیش ناتوانێت دەستی لێ بە خۆشبەختانە خۆشبەختانە دەستەکانە خۆش هەیە بۆ نمونە ئەگەر ئەم ڕۆوەکە با بڵێن شادەکەی هێنا هەڵاڵەکەی هێنا هەنگەکە کردی بە هەنگوین لەگەڵ ڕۆوەکێکی ترا ئەو هەنگوینە تایبەتمەندێکی جیاواز بێت کاکسیروان یعنی مە بەس دوێت تایبەتمەندی ئەم گوڵە لەگەڵ گوڵێک تر جیاواز بێ هەنجوینەکەی بەڵێ یعنی بەڵێ ئەی بۆچی دەڵێ هەنجوینی فلان شوێن لێی فلان شوێن باشترە دائیمەنی یاسایەک هەیە ئەمە وەکو زەڵاتە و مقابلات وایە هەتا شتی زۆرتر تیابێ خۆشترە تۆ بێنە زەڵاتەیە دروستکە بەس خیار و تەماتە بێت تامەکەی خۆش نیە وەگەلەوەی کە کەرەوز و نازام چی و کۆمەڵ شتی مایان و سوانەی تێگەڵکەیت هەنگوینی هەمە چەشنەکان ئەوە من بەسم ببوورێ بە بنمونە ئەو هێنایەوە هەنگوینی هەمە چەشنەکان یعنی ئەو ڕووەکانی کە هەمە چەشنن زۆرترین ڕووەک شیلەکانیان تێکەڵ دەبێت تایبەتمەندی خوانێ هیانە ڕێگێکی تاڵی تایە هیانە ئەنزیمی زۆرتر تایە هیانە شەکری سوکەرۆزی کەمە هیانە شەکری فراکتۆزی تایە چکە هەنجوین حەوت جۆر شەکری تایە مەسەن شەکری فراکتۆزی تایە کلۆکۆزی هیانە شەکری کلۆکۆزی تایە مەسەلەن ئێستا بۆ نمونە ترێ ڕێژەی شەکری کلۆکۆزەکەی زۆرە کە باشترین جۆری شەکرە بۆ مەسەن کە مناڵ لە دایگە وڵە شیری کلۆخۆی شیرەکەنێ شەکرەکەی ئەڵە شەکری کلۆکۆز خۆبەوەی کە زوو هەرز دەبێت شەکر سادەکەیە بەڵام لە گەرمیانە وانە لە گەرمیانە خوورمامان هەیە خوورما شەکری فراکتۆزی زۆرترە ئەمانە جیاوازیانێ ئەگەر لە شوێنێک لە ژینگەیەک ئێمە هەنگەکانمان پەروەردەکەین زۆری ڕووەکەکانی سەرچاوەیەکی زۆر بێ مەسەن ئەگەر لە هەزاران جۆر ڕووەک بێ هەزاران جۆر تامی جیاواز و بۆنی ڕووەکەی شیلەکەی بەس بۆنەکەی حەزەکەی بیخۆیت وەکو هینێکمان هەیە ئەمە لەم شار باژەڕە پێڵێن ڕیحانە کێویلە سەیرم کردو ناو عیلمەکەی پێڵێن لاڤێندە لاڤێندە یعنی گوڵێکی بەناوبانگە بەڵام بۆنێکی زۆر تایبەتی هەیە گوڵی جاترە سەرڕێوەی کە چارەسەریشە ینی بەڕاستی بۆنێکی تایبەتیان هەیە ئەمانە هەندێک لە گوڵەکان بۆنیان جیاوازە هەندێک لە گوڵەکان شیلەکەی جیاوازە هەندێک لە گوڵەکان ئەنزیمی جیاوازی تێدایە لەبەرەوە هەتا سەرچاوی هەنگوین و مەرعەکەمان ینی هەمە چەشنتر بێ هەنجوینەکەی خۆشترە زۆر سپاس بۆ بەڕێزت
سپاس بۆ ئەو هەوڵانش کە داوتانە بۆ پاراستنی ژیانی زیاتری ئەم مێروە لە کوردستان. دەستان خۆش ئیشەڵە هەر بەردەوامی سپاس بۆ ئێوە.